لە سنووری پەروەردەی کفریدا ئەمساڵی خوێندن کە ئێستا لە کۆتاییدایە ڕێژەی وازهێنانی خوێندکاران لە خوێندن گەیشتووەتە ئاستێک کە خۆیان بە ناتەندروستی دەزانن. بەڕێوەبەری پەروەردە داوا لە حکوومەت دەکات بۆ ئەم بابەتە گوێ لە پلانەکانیان بگرێت. قەرانی دارایی کاریگەری زۆر خراپ و نێگەتیفی هەبووە لەسەر ئەوەی قوتابیانمان واز بێن بە تایبەتی لە دەرەوەی شار هەروەهاوانی کە تەمەنیان تۆزێک گەورە چکەوانی پەنایان بردەوە بۆ کارکردنەوە شتانە. ئێمە پێویستی بە دراسەیەکی چڕ هەیە، پێویستی بە هەوڵی حکوومەت هەیە بۆی بتوانێت باری بژێوی ژیانیان چاکە، چکە تاکو باری بژێوی ژیانی ئەو خێزانە چاک نەبێت ناتوانانی چارەسەر بکرێت. پەروەردە ئامارەکەی تەنها لە 30 خوێندنگای شارەکەدا وەرگرتووە و 136 خوێندکار وازیان لە خوێندن هێناوە. بەشێکی زۆری ئەوانەشی وازیان هێناوە هۆکارەکەیان بۆ قەیرانی دارایی گەڕاندووەتەوە. مامۆستا و توێژەرانیش دەڵێن ئەگەر ئەمە ڕێی پێ نەگیرێت بۆ ئایندەی کۆمەڵگا کێشەیە. بۆ ئەمە پێویستە یەکەم جار حکوومەت بچێتەوە بەخۆیە و کار بەوە بکە بە ئەم ئەوەی ئیجباری ئیلزامی کە لە یەکتانەوە مرجە بخوێندرێ و ئەگەر نا ئەبێ خاوەنەکەی بانگ بکرێ بەڕاستی حکوومەت کار بەمە بکە لەگەڵ خاوەنەکانە لێ پێچینەوە بکە. هۆکارەکەی چییە بۆ حکوومەت ڕوونی بکات و ئەمجا حکوومەت هەوڵیشی هەبێ بۆەوەی بە فشار لەسەر خاوەن مناڵ لەسەر مەکتەبەکان ئەگەرێتەوە بۆ چەند حاڵەتەیەکی لەوانە ئەکرێ بەڕێوەبەرەکان سەرجەم مامۆسایان یعنی هۆشیارانە زیاتر خوێندکاران هۆشیار بکەنەوە کەوا ئەمە لە داهاتوودا جیلێکی نەخوێندەوار دروست ئەبێت وای لە هاتوو کۆمەلگا بەرەو نەخوێندەواری زیاتر ئەڕە. ئامارەکەی پەروەردە دەڵێت بەشی زۆری ئەوانەی لە خوێندن وازیان هێناوە دانیشتووی گوندەکان و زۆری نەشان کاریان دۆزیوەتەوە. ئەو مەترسیەش ئاشکرا دەکەن ئەگەر بە هەموو لایەکەوە ئەم پرسە چارە نەکرێت ڕیسەکەی حکوومەت کە نەهێشتنی نەخوێندەواریە دەبێتەوە خوری. سامان کەریم، کورتسات نیوز، کفری.